نامەی ناڕەزایی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان بۆ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق و ڕای گشتی تەواوی خەڵکی کوردستان. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە چەند ڕۆژی ڕابردوو وەزیری بەرگری پێشووی ڕژێمی بەعسی لە ناوچوو سوڵتان هاشم کۆچی دوایی کرد. لای هەموو خەڵکی کوردستان و کە سوکاری ئەنفالکراوان ئاشکرایە ئەو وەزیرە بەرپرسی خۆناغی یەکەمی شاڵاوەکانی ئەنفال بۆ دەستی سوورە بە خوێنی سەدان هەزار ژن و مناڵی کورد و ڕوخاندنی 4500 گوند و ئەوەی جێگەی داخە پەرلەمانتارێکی پەرلەمانی عێراق بە ناوی ئیخلاس دلێمی بێباکانە بێڕە چاوکردنی هەستی نەتەوایەتی کورد و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و خەڵکی کوردستان پرسە و ماتەمێنی خۆی بۆ کۆچی دوایی ئەو وەزیرە خوێنڕێژەی بەعسی لە ناوچوو دەرەبڕێت و درود بۆ گیانی دەنێرێت. ئەمە لە کاتێکدای ئەو پەرلەمانتارە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق وەتا ئەندام پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستانە و بۆیە داوا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی ئەو حزبە دەکەین ئەو پەرلەمانتارە سڕ بکات ئەندامەتی لێ بسەنرێتەوە لە پەرلەمانی عێراق بە پێچەوانەوە. ئێمە ئەمە بەڕێی ڕسمی پارتی دیموکراتی کوردستانی دەزانین و بە ئیهانەکردن بۆ کەسوکاری ئەنفالکراوان و کەسوکاری ئەنفالکراوانی دەزانین. ئێمە وەکو نوێنەرێکی ئەنفال بە ناوی هەموو ئەنفالەکانیش قسە ئەکەم کە گشتیان ئەوەی پێی نەکراوە کە منی ناردۆتێتی تۆ بڕۆ لە باتی هەموو قسە بکە. ئێمە ئەو پەرلەمانتارە ئەبێ بە سزای خۆی بگەیە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ڕاستەکە و ئەنفالی ئەوێ بەڵێ من لە پشتی ئەنفالم ئەبێ ئەو پەرلەمانتارە دەرکا لەو شوێنە، نابێ بمێنێ من بیدینی و بڵێنەمە ئەمە دەستخۆشی لە خوێن ڕێژێ کردووە تا ئەوەشی وتۆ ئەوەشی وتۆ توێتی وەڵا دەستی خۆش ئەنفال لە وەلاتر بڕوا بۆ ئەنفال مادەمەڵێ ئەنفال لە وەلاتر بە ئەویش لە وەلاتر بڕاو دەرکەن.